بۆمبی هایدرۆژینی یەکێکە لە ترسناکترین چەکە کۆمەڵکوژەکان کە توانایەکی یەکجار زۆری وێرانکاری هەیە. ئەم جۆرە بۆمبە بە هاوکاری یەکگرتنی گەردیلەکانی هایدرۆجینەوە بڕێکی زۆر وزە بەرهەم دێنێت. لە ئێستادا هەر یەک لە وڵاتانی ئەمریکا و رووسیا بە فەرمی ڕایانگاندووە کە خاوەنی ئەم جۆرە چەکەن و گومانیش دەکرێت کۆریای باکووریش لەم ساڵانی دواییدا بوو بێتە خاوەنی ئەم چەکە. کردەی ناوچەکەی ئەم چەکە پلەیەکی گەرمی زۆر بەرزی هەیە کە لە کاتی تەقیندا دەگاتە ملیۆنەهان پلەی سیریزی، واتە هەندەی ئەو پلە گەرمەی کە لە ناو خۆردا هەیە. دروستکردنی ئەم جۆرە بۆمبە لە ڕێگای هاندانی کردەی یەکگرتنی ناوەکی لە نێوان ئایزۆتۆپەکانی توخمی هایدرۆجینەوە دەبێت، بە تایبەت تریتیۆم و دیوتریۆم. لە ئەنجامی تەقینەوەی ئەم جۆرە بۆمبە ناوچەیەکی فراوان بە تیرەی 200 کیلۆمەتر وێران دەبێت و تێکەڵ بە مادەی تیشکاوی دەبێت. لە بەرترسناچی و توانای وێرانکاریەکەی لە ئێستادا بەکارهێنانی بۆمبی هایدرۆجینی بە هەموو جۆرێک قەدەغە کراوە. کاریگەریەکانی بۆمبی هایدرۆجینی ئەگەر بتەقێنرێت ئەوەندە زۆرە کە هەندێک لە شارەزایان دەڵێن مرۆڤایەتی بۆ چەندەیەک دەباتە دواوە. هەر بۆیە لە ڕێککەوتنی داماڵینی چەکی ناوەکی و هایدرۆجیندا هەردوو وڵاتانی ئەمریکا و رووسیا بە گوشاری کۆمەلگای نێودەوڵەتی گەیشتونە ئەو دەرئەنجامەی کە پێویستە دروستکردنی ئەو بۆمبە ڕابگیرێت و ئەوەی دروستیش کراوە هەڵ بۆ شەندرێتەوە.